سیویەکەمین سەرۆکی ئەمریکا و سیاسەتمەدار و ئەندازیاری ئەمریکی هێربەرت هۆڤەر دەڵێت پیاوەپیرەکان جەنگ بەرپا دەکەن، بەڵام ئەوە گەنجەکانن دەبێت شەڕ بکەن و بمرن. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێنانتان لێبێت. ڕۆژنامەنووسێکی سربەخۆیە، خاوەنی بڕوانامەی دبلۆم و بەکالۆریۆسە لە بەشی ڕاگەیاندن. ماوەی 20 ساڵە کاری ڕۆژنامەوانی دەکات و هاوکات چالاکوان و بەرگریکارە لە مافەکانی مرۆڤ. ماوەی 12 ساڵ لە ڕادیۆنەوە کاری کردووە. ڕاهێنەرە لە بواری ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین و کاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی. لە پرۆژەی مەکانەتی و CFI و ئاژانسی AHJدا وەک ڕاهێنەر و لە ڕێکخراوی ئینتەرنیوزی نێودەوڵەتی لە پرۆژەی ئازادی زانیاری و لە پرۆژەی نووسینەوەی چیرۆکەکانی پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان و بە بەڵگەنامەکردندا کاری کردووە. ماوەی 4 ساڵ ڕێخەری سەنتەری میترۆ بووە لە هەولێر. دەرچووی خولی ئەکادیمی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتیە بۆ مافەکانی مرۆڤ. لە ساڵی 2017دا هاوکات دەرچووی IVLP پرۆگرامی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ساڵی 2013. زیاتر لە 20 خەڵاتی ڕۆژنامەوانی پێبەخشراوە بۆ کارەکانی لە بواری ڕۆژنامەوانی و کۆمەڵگەی مەدەنی هاوکات لە ناو و دەرەوەی کوردستان. ئێستاش نیاز عەبدوڵڵا میوانی زایاڵی داهێنانە. ئەم کاتت باش نیازخان، بەخێر بێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە، ڕێز و پێزانینم هەیە. زۆر سپاس. نیازخان هەڵبەت داوای لێبوردنەکەین. گەرمایەکی زۆرە لە پاریس و لە فەڕەنسا بەگشتی و لە ئەوروپا و ئێستاکەش ئێوە هیلاگەکەین پێکەوە ئاوا گفتوگویەکەین و هەم شادیش بوومەوە کە لەم شاشە بچووکەوە دیدارێکی ئاوا پێکەوە کۆمانەکاتەوە جارێکی دیکە. زۆر سپاس بێ ئێوە، من خۆشحاڵترم لە خزمەتتان بم. زۆر سپاس دەکەم. هەڵبەت زۆر ئەو پرسیارە بەلامەوە گرنگە نیازخان، بەر لە هەر شتێک ئەو پەیوەندیە قوڵەی کە لە نێوان کاری ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەریە هەیە لەگەڵ مەسەلەی فەرهەنگ و ئەو بوارە شارستانیەی کە مرۆڤایەتی تیاژی و پێکەوە لەگەڵ پرسی مافی مرۆڤە و چەند پەیوەندیکی قوڵ هەیە لە نێوان بوارە شارستانیەکە و ژیانی شارستانی و ژیانی ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەگەریە. زۆر سپاس بۆ پرسیارە کاک ئاسۆ. لە ڕاستیدا پەیوەندیەکی قوڵ هەیە لە نێوان سەرجەم بەها مرۆیەکان و بەها شارستانیەکان لەگەڵ کاری ڕۆژنامەوانی، چونکە سەرجەمیان کە هەن ئەچنە چوارچەوەی پراکتیککردنی ئەو مافە تایبەتی و گشتیانی کە مرۆڤ ئەتوانێت پیادەیان بکەوە لەو زەمینە و چوارچێوەیەشدا کاری ڕۆژنامەوانی ڕۆڵی گواستنەوە و گەیاندن و جۆرێک لە پەروەردەکردنیش ئەبینێ. بە تایبەت لەو چوارچەوەی کە کاری ڕۆژنامەوانی مامەڵە لەگەڵ زانیاری ڕاست و دروست دەکات، ئەتوانین ئەوە بڵێن شیکردنەوەی ئەوەی بخەینە ڕوو کە کاری ڕۆژنامەوانی لە ڕێگەی گەیاندنی زانیاری ڕاست و دروستەوە ئەکا کە مرۆڤ بگات بە بڕیارێکی دروست. واتە زانیاری هەڵا مرۆڤ ناچار ئەکا کە بگاتە ئەوەی کە بڕیارێکی نادروست و ناڕاست بدات پەیوەست بە بڕیارێکی چارەنووساز بۆ ژیانی. ئەشێ ئەم بڕیارە پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە هەبێ، ئەبێ ئەشێت ئەم بڕیارە پەیوەندی بۆ هەبێت کە ئەم کەسە چۆن شێوازی موچەکەی خەرج بکامل. لێرە یەک نمونەی زۆر زۆر سادە ئەهێنمەوە. ئەگەر بێت و لە بارەدۆخی هەرێمی کوردستانە کە خەڵک لە چوارچێوەی پاشەکەوتی موچە ناچارە کارگێڕی باری دارایی خۆی بدە، ئەگەر بزانێ سبەینێ ڕاستەوخۆ موچە وەرەگرێ لەوانەیە بگاتە بەردەم ئەو بڕیاری ئێستا ئەوەی لەبەر دەمێتی ڕاستەخۆ خەرجی بکە، بەڵام لە کاتێکدا لەوانێت ئەو بڕیارش ناڕاست بێ کە سبەینێ موچەکەی وەرەگرێ. قسەکە لەسەر چییە؟ هەر بڕیارێکی ناڕاست کاریگەری نەرێنی لەسەر بڕیاری ئەو تاکە کەسانە جێ ئەهێڵێ کە زانیاریەکە وەرەگرن بە پێچەوانەشەوە زانیاری ڕاست.
ئەنج ئەوەی کە پەیوەندی بە مافی تاکە کەسەوە هەیە بە دڵنیایی مافی تاکە کەس و مافە فەرهەنگیەکانی دیکە و ئەوەی کە پێویستە بە مافەکانی مرۆڤ بۆ نمونە ئەگەر هاتوو میدیا پێچەوانەی بەرگریکردن لە بەها مرۆیەکان کاری کرد بانگەشەی بۆ ڕاسیزم کرد بانگەشەی بۆ سێکسیزم کرد بانگەشەی بۆ کۆمەڵێک جیاکاری دیکە کرد بە دڵنیایی کاریگەری ئەم جۆرە لە پەیام و گوتار کاریگەریەکی ئێجگار نێرێنی و دش بەبەیەکە و ژیانی کۆمەڵایەتیە لە ناو کۆمەلگا و بە درێژایی کات ڕق و کینە بەرهەمەهێنێت تەنانەت ئەمە ڕاستە بۆەوەی کە چۆن دەستگایەکی ڕاگەیاندن کاری هوەری بەرز یا کەلتوری بەرز پێشکەش ئەکا کە بە درێژایی کات چۆن ئەمە ڕۆڵ ئەبینێ لە گۆشتکردنی تاکە کەس کۆمەلگا یان تەنانەت دروستکردنی کەلتورێکە ئەم خەڵکانە چۆن خۆشکاتی خۆیان بەڕێ بکەن بەڵام بە پێچەوانەشەو ئەگەر هاتوو هەموم کارانە کاری سێکسیستا نەبوو پڕبوون لە ڕق و جیاکاری و کینە و زانیاری ناڕاست بە دڵنیایەوە تۆ کۆمەلگایەکی شێوا و بەرهەم ئەهێنی بەرجەستە ئەەکەی کە کاریگەریەکانی بە درێژایی کات زۆر زۆر مەترسیدارترە لەوەی کە تۆ لە خوێندنگایەک خوێندکارێکت گۆش کرد بێ بە پەروەردەیەکی خراپ. بڵێ ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو زۆر سپاس دەکەم نیازخان هەڵبەت بابەتێک کە زۆر گرنگە بەلام و هەمیشاڵێم نیاز زیاد لە 20 خەڵات و ڕێزدێنانی وەرگرتووە هەم لە هەرێمی کوردستان هەم لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی وەکو ئەمریکا و وڵاتانی دیکەی ئەوروپاش ئەمانە هەمووی پێکەوە ئەم خەڵاتانە خاڵێک وام لەکە کە بمبەستێتەوە بەوەی کە باز لە خەڵاتەکان بکەم بریتێ لەوەی کە داهێنان لە ئیشی توایە داهێنان لە بواری کاری ڕۆژنامەگەریا کە پەیوەندێکی زۆر قوڵی هەیە بە کاری شارستانی و کاری فەرهەنگی و هاوکات کاری بنکۆڵکاری لەم بوارەیە کە ئێمە بەڕاستی وە کورد هەژارێکی زۆر هەیە لە بواری بنکۆڵکاریە و وردبوونەوە بەڵام زۆرێک لە بابەتەکانی تۆ لە کاری ڕۆژنامەگەری ئەم 20 ساڵەتە ئەو داهێنان و ئەو ئیشە ئەو وردبوونەوەیە وای کردووە کە ببیتە جێی سەرنجی زۆرێک لە ڕێکخراوە جیهانەکان. زۆر سپاس کاک ئاسۆ ڕاستی من بۆ خۆم بوێری ئەوە ناکەم بڵێم داهێنانم کردووە بەڵام یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە ڕاستگۆبوونە لەگەڵ ئەو پەیامەی کە ڕۆژنامەنووس پێویستە پیادەی بکات بەتایبەت پیشەی ڕۆژنامەوانی پیشەیەکە کە تۆ ممارەسەی ڕاستی ئەەکەی و ممارەسەیەک ئەەکەی لە چوارچەوەی گەیاندنی ڕاستیەکانە کە پرەنسیپی ڕەوا ڕێکایی ڕەوا بۆ دروست بەکاربێنی بۆ گەیاندنی هەموو ئەم زانیاریانە بۆیە ئەم سوربوونەی ئێمە بە درێژایی ساڵانی ڕابردوو جگەلەوەی کە گرنگ بوو بۆ خۆم بۆ بەشێک لە هاوڕەکانم بۆ بەشێک لە میدیای ئازاد بە دڵنیایی بایەخی هەبوو بۆ بەشێک لە ڕێکخراونە و دەوڵەتیەکان هەڵبەت مننا دەیان هاوڕێی دیکەم کە هەمومان بەیەکەوە لەم چوارچەوەیە کارمان کردو دەیان ڕۆژنامەنووسی تر کە بەردەوام بوون لە شێوازی گەیاندنی ئەم کارە لەم چوارچەوەیەدا. زۆر سپاس نیازخان بۆ کاتی پێت بەخشین بۆ بەرنامەی زایڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس بۆ ئێوە ڕێز و پێزانینم هەیە. نووسەر و ڕۆمانوسی بەریتانی هێربەرت جۆرج وێلز دەڵێت ئەگەر کۆتایی بەشەڕ نەهێنین ئەوە کۆتاییمان پێدەهێنێت. ئێستاش گوڵبژێرێکمان لە فۆتۆکانی جیهانەوە بۆ ئامادەکردوون.
دیمەنێکی دڕەفێن دۆلفینەکان بێرەدا تێپەڕین. لەم هەفتەیەدا لە کەناراوەکانی چیلی خەڵکی ئەو ناوچەیە دەیان دۆلفینیان بینیوە کە بە دەگمەن ئاوا بە کۆمەڵ بەو کەناراوەدا تێدەپەڕن. خەڵکی ئەو ناوچەیە زۆر دڵیان خۆش بوو بەمە. بدەهان دولفین ڕۆژە دووشەمبێ لە کەنارên چڵی هاتن دیتن بۆ cihê dilxweşiya xelkê de verê û ew kesên li wêrê. Jinişkekê ve me hin tişt dîtin ku weke dilfînan bûn. Ewan baz dan û xelkî dest bi temaşekirinê kirin. Ez neşiyam tomar bikim ji ber ku pateriya telefona min nemabû. Vîdyoyeka televizyona xwe cihî dîmenên komalayeka dulfînên risasî nîşan dan dema ku spêda roja duşembê li kenarên Valparaiso û bi kêfxweşî melevanî dikirin. Me kûçik digerandin û ji nişkekê ve delfîn hatin gelek bûn me digot belkî ev mirovin melewaniya dikin ev ji aliyekî duçin aliyê din. Bînerên bûyerê gotin ev kom ji navbera 5 ta 100 dulfînan bûn. Her bilez bala xelkê li vî bajarê ber avî kêşan. Ev bi vî rengî tevdigerin terê yek ji wan xwe bilind dikir. Dulfînên risasî her wisa ku bi dulfînên Rûsus tên nasîn, cûrekê çalakê dulfîna ye ku di avên germ û aramên Oqyanusa Hindî û Pasîfîk û Atlantîk de dijîn. Ji bo Esteban Medel, Rodrigo Gutierrez, Laima Romas hatîn mayî dengê Amerîka, Washington. گروپێک لە خانمانی سلێمانی پرۆژەیەکی پیادەڕۆیی گەشتیاری ساز دەکەن. هەر جارە و بەرە و هەوارێک دەڕۆن. ئەوان لە پێنا و تەندروستی جەستەیی و دەرونیدا ئەم گەشتانە دەکەن. ئەوان تەنها لە هەرێمی کوردستاندا گەشت ناکەن، بەڵکو لە چەند وڵاتێکی دیکەشدا گەشتیان کردووە. کات سێشەوە. پاسەکان بەڕێ دەکەون بۆ ئەو جێگەی کە بڕیارە سەردانی بکەن. ئەندامەکان بە جۆش و خرۆش و بەدەم چەپڵە ڕێزان و گۆرانیەوە بە جادە پێچاوپێچەکانی دەرەوەی سلێمانی چاوەڕێی هەڵاتنی ڕۆژێکی نوێن. دوای کاتژمێرێک دەگەینە سەیرانگای کونەماسی. هێشتا تاریکە، خاتوونەکان دادەبەزن و خۆیان ئامادە دەکەن بۆ ئەنجامدانی وەرشەکەیان کە پیادەڕەویە. ئێمە وەکو گروپی پیادەڕەوی خانمانی سلێمانی هاتوین بۆ پیادەڕەوی بۆ ڕێگای کونەماسی. کاتژمێر سێ بەڕێکەوتوین لە سلێمانیەوە، کاتژمێر 4 گەشتونەتە ئێرە بۆ ماوەی 3 ساعت بۆ 3 ساعت و نی و پیادەڕەویەکانمانەکەین و پاشان لە کۆتایی یا پشوویەک وەرەگرین و بۆ ماوەی کاتژمێرێک و ئەگەڕێنەوە. ئەم گروپە تقریبن ماوەی 2 ساڵ ئەبێت دامەزراوە بە شێوەیەکی فراوان لە ئاسەراستی سلێمانی. پێشتر بەم شێوازە نەبوو، تاوان شێوازێکی کەمتر بوو، بەڵام بیرمان لەوە کردەوە کە ئەم گروپە پەرەی پێبن کە بگاتە هەموو خانمێک، چونکە هەدەفەکەی ئێمە ئامانجی ئێمە گەیاندنی وەرزشە بە هەر تاکێک بە هەر خانمێک. ئەگەر لە ڕووی تەندروستیەوە و لە ڕووی کۆمەڵێک تایبەتمەندی و زۆ سوودی هەیە بۆ ئەم خانمانە، پێمان خۆش بوو کە فراوانی کەین گروپەکەمان لەسەر ئاستی سلێمانی و بە خۆشحاڵیەوە کە خانمێکی زۆر هاتوونەتە گروپەکە و بەشدارە بن. ئەم خاتوونانە ئەندامی گروپی پیادەڕەوی خانمانی سلێمانین کە گروپێک خانمن لە تەمەن و ئاستی جیاواز، بەڵام پیادە کۆی کردوونەتەوە و هەفتەی جارێک و هەر جارە و شوێنێک دەکەنە مەنزڵگای وەرزشەکەیان. کەیم بۆ ئێرە هەر جارە و سروشتێکە بینیم، هەر جارە و بە شوێنێک ئاشنا ئەبین. بەڕاستی لەگەڵ گروپەکە شاوەکو خێزانێک وای من چەند جارێکە لەگەڵ ئەم گروپەیەم. هەریەکە لە ئێمە لە ماڵ و کۆمەڵی کێشە و مەشاکیلی ژیانی خۆمانیە، بەڵام کاتێکی ئەم سروشتە جوانە ئەبینی و لەگەڵ ئەم خێزان و ئەم گروپەیە بەشدار ئەبیت و ئەم سروشتە جوان ئەبینی، لایەنی دەرونیەکە و زۆر خۆشەوی زۆر مرتاح و پێرفێکتەبی. 5 مانگە بەشداری ئەەکەم لەم پیادەڕەویەیە، گروپێکی زۆر ڕێک و پێک و خۆشە. یەکەم جار من تەندروستیم باش نەبوو، دکتۆر ڕێنمایی کردم و ئامۆژگاری کردم کە بە پێ بڕۆم پیادەڕەوی بکەم. ئەم گروپەم دۆزیەوە
ئێستا هەموو هەفتەیە من بەشداریەکەم کۆمەڵێکی زۆر تێکەڵن هەموو جۆر و بابەتەکانمانتیایە گەنج و پیر و بەخۆشیین و لە ئەخیرا فاینەڵێکی خۆش ئەەکەین و ئەگەڕێنەوانە زیاتر بۆ بەشداریم کە چکە غودەکەم تاون نەبوو غودەم تەمەڵ بوو غودەی دێرەقیمە بوو بەس پاس بەخۆ لەمان 2 ساڵە زۆر باشترم هەتاوەکو جاران هیوادارم هەموو خانەیەکیم شارە بۆ جارێکیش بێ بەشداریم گروپە جوانەیە بکەن. دوای پیادەیەکی درێژ بە ناو سروشتە جوانەکەی کونەماسیدا دەگەڕێنەوە هەمان جێگا بۆ پشودان و خوانی بەیانی. سەرپەرشتیارانی گروپەکە دەڵێن لە هەر 4 وەرزەکەی ساڵدا ئەم چالاکی ئەنجام دەدەن و ئامانجیانە زۆرترین خانم بەشدار بن تا گەشەی زیاتر بە تەندروستی جەستەیی و دەرونیان بدەن. لێرە گەشتینە فیناڵی پیادەڕەویەکەمان توانیمان بڕی 8 کیلۆمەتر بۆ 9 کیلۆمەتر بە ڕێگایەکی تاڕادەیەک هەورازە ببڕین کاتژمێر 7:30 بەیانیە ژەمێکی سووک ئەخۆین تۆزێک جەوەر ئەگرن هەندێک ڕەسمەگرین وەکو یادگاری و پاشان لە کاتێکی زووە ئەگەڕێینەوە. ئێمە بە هەر 4 وەرزی ساڵ بەردەوامین ئەوە ماوەی 3 ساڵە ویسمان ئەم چالاکیانە فراوانتر بکەین زۆرترین خانم بتوانێت بەشداری بکات لە ئەم گەشتانەیە دڵ و دەرونیان ئارامە بێتەوە لە ڕووی تەندروستی و زۆر ئیسفادەیان کردووە ئێمە ئەیان دوێنین زۆر بەیان کە ئەچنەوە بۆ لای دکتۆرەکانیان خەبەری زۆر خۆشیان پێ ئەێنەوە. گروپی پیادەڕەوی خانمانی سلێمانی لە چەندین خانم پێک هاتووە و گرنگی بە وەرزشی پیادە دەدەن. گەشتەکانیان تەنها لە سنوور و سروشتە جوانەکەی کوردستاندا نەماوەتەوە بەڵکو خۆیان دەڵێن گەشتیان بۆ چەند وڵاتێکی تریش کردووە و دەیانوێت پەرەی زیاتر بە وەرشەکەیان بدەن لە داهاتوودا. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی. کاتێک دراوی وڵاتەکەت بەهای نامێنێت ئیتر دەبێت بە مێژوو. دراوی نیشتیمانی ڤەنزویلا بە ناوی بۆلیڤار لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی هەموو بەهاکەی لەدەست داوە. هونەرمەندان لە کۆڵۆمبیای دراوسەی ئەو وڵاتەوە وێنەی دراوی ڤەنزویلی وەک کارێکی هونەری دەکێشنەوە. ئەرناستۆ ڕۆهاس تێلس هونەرمەندێکی ڤەنەزوێلاییە و لە کۆڵۆمبیا دژی. بەری چەند ساڵان وی دەست بە کۆمکردنا دراوی ڤەنەزوێلایی یê bi navê bolîvar kir ku ji ber enflasyonê nirxê xwe ji desta bû. Bi bikarînana rengan, firçe û kesayetiyên bernas ew vî diravê bênirx vedguhêze hunerê. Ew projeya xwe bi navê projeya duhunerî binav dikir. Li derdora salên 2018 û 2017 da pirasî xelkê pere toyetin erdê. Dema ez pirêve diçûm û min ew pere li erdê didît min zanî ku bihayê vê tenê dilsûzî ye. Daketina nirxê diravê bolîvar ji bo Têlês îlhambexş bû. Da ku grûpekî hunerî digel hevalên xwe pêk bînin ku niha li Bogota ya Kolombiya kar dikir û bolîvar weke çîtê kevalan ji bo berhemên xwe bikartînin. Wekî bîrûkeyek destpêşxeriyê çêbû ku em dikarin zanyariyên tê da parve bikin. Çawa çîtê wan amade bikin. Keresteyên din û pîvanên wê diyar bikin. Ernesto bi tinê kar nake. Ew digel Juan Carlos ku xelkê Kolombiyaya kar dikir. Ew bawer dikir ku qederê ew gihandine êk û li ser tiştekê ku her du hez jê dikin kar bikin. Di her pereyekê da, karekê da û derbirênekê da ez bizavê didim ku evî niyê diyar bikim. Her kesê perçeyekê bibît ew nebes perçeyek çîtî dibît. Li ew evîniya ku hunermendî lêxistiye dibît. Wêneyê kesayetiyên mîna serokê berê Amerîka Barack Obama beşekin ji vî karê hunerî ku li ser diravê bi bihayê 22 heya $25 hatine kêşan. Geştyar û rûniştvanên vî bajarî dikarin van hunermendan temaşe bikin dema ew kar dikin. gelek ciwanin û hestin ez bêjim gelek balkêşek ku ew çawan dikarin ewan ji bo derbirîna hunerê bikarbînin.
bi bikarînana tiştekê ku çi bihayê xwenîne van hunermendan jiyaneke nû bi diravê Bolîvar bexiye û ev dirave guherîne mîna rêkeke nû bo debara jiyana xwe. Raporta Cahêr Diyes, Hêlin Sindî, Dengê Amerîka. ئەوان خوازیارن تەنها شوێنێکیان هەبێت بۆ مۆسیقا. ژمارەیەک موزیکجەنی دیاری پارێزگای هەڵەبجە گروپێکی مۆسیقیان دروست کردووە بە ناوی یەسنا لە پێناو گەیاندنی مۆسیقا بە شێوەیەکی ئەکادیمی و گێڕانەوەی گرنگی بۆ مۆزیک و ئەوان سربەخۆن و خەون بەوە دەبینن بەشداری بکەن تا لە ڕێی ڤیستیڤاڵە ناوخۆیەکانە و ڤیستیڤاڵە نێودەوڵەتیەکانەوە نوێنەرایەتی هەڵەبجە بکەن. لە دوای داخستنی سەنتەری گەنجانی هەڵەبجە کە یەکێک لە دیارترین سەنتەرەکان بوو بۆ میوزیسیانەکان بۆ بەردەوامیدان بە توانا و بەهرە هونەریەکانیان گروپێکی مۆسیقیان بە پشتیوانی خۆیان دروست کردووە و کە ناوی گروپەکە یەسنایە. گروپەکە پێگاتووی چەند هونەرمەند و مامۆستایەکی هونەرین کە درێژە بەکارەکانیان دەدەن. ئەساسی گروپی یەسنا لەسەر زیندووکردنەوەی هەندێک کاری هونەری پێکاتەوە کە ساڵانی پێشووتر لە هەندێک گروپی تراخۆیە ئەبینیەوە بەس ئێستا لە بەرنەمانی هەندێک شوێن وەک لایەوە دیارە سنتەری گەنجان نەما باڵێن سنتەری گەنجان داخرا دوایەوە ئێمە هەندێک هاوڕێ بووین کاری مۆسیقیمان کردووە چەندێک لەم شارە نەمانوی زەما ینی لەناو بچێت پێکەوە کۆ بووینەوە ئەمە یەکەم باڵێن دەستپێکی ئەم گروپە بوو یەکەم کارێتی. شاد حەیدار یەکێکە لە گەنجە میوزیسیانەکانی هەڵەبجە دەڵێ لە گروپەکەدا کار لەسەر میوزیک دەکەن و هیچ شوێنێکیان نییە بۆ ڕاهێنان دەخوازن شوێنێکیان بۆ دابین بکرێت. من شاد حەیدار دەرجوی کۆلێژی هونەرە جوانەکانی سلێمانیم بەشی موزیک لەقی ئاوازدانان سەرپەرشتیاری هونەری گروپی یەسنام سەرەتا بیرۆکەیەم گروپەوە بوو کە ئێمە هەستین بە دووبارە تازەکردنەوەی چەند ئاوازێکی فۆلکلۆر خەریکە لە ناوەچن ئێمە هەستین بە شێوازێکی ئەکادیمی تازە بە شێوازێکی ئەکادیمی پرۆفشنال تازەیان بکەینەوە و دووبارە بەرگوێی بینەری بخێنەوە بە شێوازی تەنها موزیک بێ یا گۆرانی بەڵام ئێمە ئامانجەکەمان لە گروپەمە زیاتر ئیشی موزیک بکەین. زیندووکردنەوەی گۆرانی فۆلکلۆریەکان ئەو پێشوازیە گەرمەی کە لەلایەن بینەرانەوە لێیان دەکرێت وای کردووە هونەرمەندان لە ئێستادا زیاتر گرنگی بە گۆرانی فۆلکلۆریەکان لە کارە هونەریەکانیاندا دەدەن. هەوڵمان داوە زیاتر لە ڕێگەی کارە مۆسیقی و گۆرانیەکانەوە بتوانین هەندەرانمان دڵخۆشکەین ئەوانەی کە لە خەڵکی شاری هەڵەبجە و دەوروبەرین و لەو ڕێگەیش توانیمانە چەندین گۆرانی فۆلکلۆر زیندوو بکەینەوە لەوانە گۆرانی کەنیلە کە ئەمڕۆ پێشکەشماکرد کەنیلە و بەلەنجە و دنکەی بەخۆ بۆ برەودانە بەکارە هونەریە میلیەکانی ئەم ناوچەی خۆمان زۆرتر لەسەر کاری سنەتی ئیشەکەین ئەو ئیشە ناوچەیانەی خۆمان ئیشە سنەتیەکانی ناوچەی خۆمان هەڵەبجە و شارە زۆرهۆرەوان بە شێوازێکی ئەکادیمی و زۆر پرۆفیشناڵانە تازەیان کردن و بیاندێنەوە بەگوێ بینەرە. لەگەڵ ئەو هەموو توانە هونەری و مۆسیقی کە لە هەڵەبجەدا هەیە پۆڵێکی تایبەت بە چالاکیە هونەریەکان نییە. هونەرمەندان بە ناچاری چالاکیەکانیان دەبەنە ئەو هۆڵانەی کە تایبەت نین بە کاری هونەری و بە خۆشیان دەڵێن بەشێک لە کوالیتی شەکانیان لەو هۆڵانە لەدەست دەدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. دەرهێنەر و سینارستی ئەمریکایی ئۆریسن وۆڵز دەڵێت بەتەنیا لەدایک دەبین و بەتەنیا دەژین و بەتەنیا دەمرین. تەنها لە ڕێگەی خۆشەویستی و هاوڕێتیەوە دەتوانین ئەو خەیاڵە بۆ ئەو ساتە وەختانە دروست بکەین کە تەنیا نین تا زایڵەیەکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.